خۆمان سێ ماسەفاتی لە پێناو بەرزکردنەوەی ئاستی توانای زانستی مامۆستایان و خوێندکاران و زیاتر سوودوەرگرتن لە زانستی نوێی کۆمپیوتەر و تەکنەلۆجیا و چۆنێتی بە ئەلیکترۆنیکردنی دام و دەستگاکانی حکوومەت، کۆلێژی تەکنیکی ئینفۆرماتیک، زانکۆی پۆلیتەکنیکی سلەیمانی سیمینارێکی لەبارەی ئاسایشی زانیاری و چۆنێتی پاراستنی داتاکان ڕێخست. لە سیمینارەکەدا چەندین توێژینەوەی زانستی نوێ پێشکەش کران لەلایەن بەشداربووانیشەوە بە گرنگیەوە باز لە کۆنفرانسەکە کرا. گرنگی ئەم سمپۆزیۆمە لە ڕاستیدا هەمەلایەنەیە، ئەتوانین بڵێن لە ڕوویەک لە ڕوویەکانەوە بەرزکردنەوەی ئاستی زانستی مامۆستایان و خوێندکارانی کۆلێژی تەکنیک ئینفۆرماتیک بە تایبەتی و لە دوجارە بۆ زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەگشتی بە ئاشناکردنی ئەو تەکنیکە تازانە و ئەو میتۆدە تازانە و ئەو ئەلگۆریزمانی کە هەیە کە لە ئێستادا بەکارەهێنرێت لە زۆربەی زۆری ناوەندە ئەکادیمی و لە زۆربەی زۆری ئەو تەکنۆلۆژیە تازانەی کە بەرهەمەهێنرێت. سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیش ڕایگەیاند ئەوان لە ئێستادا چەندین پرۆژەیان هەیە لە بواری حکوومەتی ئەلیکترۆنی و جێبەجێکردنی پرۆژەی بە ئەلیکترۆنیکردنی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان. زانکۆی ئێمە و کۆلێژی تەکنیکی ئینفۆرماتیک بە تایبەت چەند پرۆژەیەکی هەیە لە بواری حکوومەتی ئەلیکترۆنی و لە بواری جێبەجێکردنی پرۆسەی بە ئەلیکترۆکردنی دام و دەستگاکانی حکوومەت. یەکێک لە پرۆژەکانی خوێندکاری ماستەر پێشکەش بە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی کرا و لەسەر ئەو بەڕێوەبەرایەتیە بووە و خۆشبەختانە سەس و سیستەمە لەوێ ئەوان لە جێبەجێکردنیان لە قۆناغی جێبەجێکردنیان کە ئەمە یەکێکە لە هەماهەنگی لە نێوان زانکۆکان و لە نێوان دام و دەستگاکانی حکوومەتە. زانکۆمان ڕۆڵێکی زۆر گرنگیە بوو لە لیژنەی باڵای بە ئەلیکترۆنیکردنی محکەمی سلێمانی دادگای سلێمانی و چەندین دام و دەستگای ترکێ مەسە کاریان لەگەڵاکەین. گرنگیدان بە سیستەمی ئەلیکترۆنی و جێبەجێکردنی لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێتە هۆکارێک کە بە ڕێژەیەکی بەرچاو ئاسەنگ و ڕۆتیناتی ئیدارەکان کەم بکاتەوە لەگەڵ ئاڵوگۆڕکردنی زانیاری لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکان و پاراستنی زانیاریەکان. ئەمەش هۆکارێکە کە خزمەتێکی باش دەخاتە بەردەستی بەکارهێنەرانی وەک گەیاندنی خزمەتگوزاری حکومی بە شێوەیەکی کاراتر. بۆیە شارەزایانی بوارەکە بە پێویستی دەزانن هەوڵی جددیتر بدرێت بۆ خێرا جێبەجێکردن و تەواوکردنی پرۆژەی بە ئەلیکترۆنیکردنی دام و دەستگاکانی هەرێمی کوردستان.